ڕێزلێنانەکەین بۆ چواردە کارمەندی خانەنشینمان ئەو کارمەندانن کە دەمێکە لە نەخۆشخانەی هەنای فێرکاری خزمەت دەکەن ئەمڕۆ خانیشی نەبن و ئیسراحەتەکەن ئەمانە کۆمەڵی کارمەندی دڵسۆز بن بەڕاستی کۆڵگەی نەخۆشخانەکە بوون و لە کاتی کۆرۆناش هەر بەردەوام بوو لە خزمەتکردن هەرچەندە تەمەنیشان هەبوو خۆیان نەخۆشی درێژخانیان هەبوو بەڵام هەر بەردەوام بوو لە خزمەتکردن ئێمەش ڕێزلێنانەکەین بۆ کارمەندانە هەروە ڕێزلێنانێکەکەین بۆ بنەماڵەی کۆچکردو و کەوسەرتەها کە یەک لە پارێزارە دڵسۆز و ئیشکارەکان بوو کە لە کاتی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا لە ناو نەخۆشخانە گیانی سپار بەداخەوە